چیرۆکی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام لەگەڵ سامیری. کاتێک پێغەمبەر موسا عەلەیهی سەلام لەگەڵ بەنی ئیسرائیلەکان لە میسر چووە دەرەوە و خوای پەروەردگار لە دەستی فرعون ڕزگاری کردن، بەلای قەومێکدا تێپەڕین بینیان بەردەوام خەریکی پەرستنی بتەکانیانن. کاتێک ئەم قەومەیان ئاوا بینی وتیان: قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة قال إنكم قوم تجهلون إن هؤلاء متبر ما هم فيه وباطل ما كانوا يعملون. واتە ئەی موسا، هەروەک ئەو پەرستراوانی ئەوان تۆش پەرستراوێکمان بۆ دابنێ. موسا فەرمووی: بەڕاستی ئێوە هۆزێکی نەفامن، بێگومان ئەوانە ئەو بتپەرستەی ئەوانی لەسرە لەناو دەچێت و هەرچی دەکەن بە تاڵ و هەڵۆشاوەیە. پاشان خوای پەروەردگار بەڵێنی بە پێغەمبەر موسادا قسەی لەگەڵ بکات لە کێوی تۆڕ. پێغەمبەر موسا عەلەیهی سەلام ڕۆشت بەرەو کێوی تۆڕ بۆ قسەکردن لەگەڵ پەروەردگار و هاڕوونی برای کردە جێنشینی خۆی لەناو قەومەکەی. ئامۆژگاری کرد بە چاکەکاری و نەهی لێکرد لە شوێنکەوتنی بۆچوونی خراپەکاران. کاتێک پێغەمبەر موسا عەلەیهی سەلام بەڵێنەکەی لەگەڵ خوای پەروەردگار بەجێگەیاند، خوای پەروەردگار هەواڵی پێدا کە هەندێک لە بەنی ئیسرائیلەکان گوێرەکەیەکیان کردووە بە پەرستراوی خۆیان و دەیپەرستن جگە لەخوا. خوای پەروەردگار فەرمووی: قال فإنا قد فتنا قومك من بعدك وأضلهم السامري. واتە خوای گەورە فەرمووی: جا بەڕاستی ئێمە قەومەکەتمان تاقی کردەوە، لە پاش هاتنی تۆ سامیری گومڕای کردن. هۆکاری گومڕابوونی هەندێک لە بەنی ئیسرائیلەکان بەهۆی پیاوێکەوە بوو کە ناوی سامیری بوو، کە کەسێکی مەزن بوو لە ناو هۆزەکەی پیان دەوترا هۆزی سامیرە. پێغەمبەر موسا عەلەیهی سەلام لەگەڵ بەنی ئیسرائیلەکان کاتێک لە دەریا پەڕینەوە ڕزگاریان بوو. ئەم پیاوە بوو بە کەسێکی دووڕوو. کاتێک بەنی ئیسرائیلەکان بەلای قەومانێکی زۆر بەهێز تێپەڕین و بینیان پەیکەر دەپەرستن جگە لەخوا، بە پێغەمبەر موسایان وت: ئەی موسا، هەروەک ئەو پەرستراوانی ئەوان تۆش پەرستراوێکمان بۆ دابنێ. موسا فەرمووی: بەڕاستی ئێوە هۆزێکی نەفامن. کاتێک سامیری بەنی ئیسرائیلەکانی بەم شێوەیە بینی، ئەم هەلەی قۆستەوە و هەستی کرد کە هەندێک لە بەنی ئیسرائیلەکان مەیلی پەرستنی جگە لە خۆیان هەیە. بۆیە دوای ڕۆشتنی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام بۆ کێوی تۆڕ گوێرەکەیەکی لە زێر بۆ دروستکردن و ناوەی پەیکەرەکەی بە بۆشایی هێشتەوە و هەندێک تۆز و خۆڵیشی لێناودانا. ئەم شێوەی لە شوێنەواری ئەسپی جبریل وەرگرت عەلەیهی سەلام. ئەم گوێرەکەیە جارجار دەنگی هەبوو وەک دەنگی گوێرەکە. کاتێک کەسە گومڕاکانی بەنی ئیسرائیل ئەم گوێرەکەیان بینی، ئەوانەی تووشی فتنەی پەرستنی ئەم گوێرەکەیە بوون، وتیان: هذا إلهكم وإله موسى فنسي. واتە ئەمە خوای ئێوە و خوای موسایە. موسا لە بیری چووە و بە شوێنیدا دەگەڕێت و ڕۆیشتووە بەرەو کێوی تۆڕ. ئەم کۆمەڵە بەنی ئیسرائیلیە لەلای ئەم گوێرەکەیە دەمانەوە، زۆر خۆشیان دەویست. هەر کاتێک دەنگی دەهات ڕاستە و خۆ سوژدەیان بۆ دەبێت. پێغەمبەر هاڕون عەلەیهی سەلام نەهی لێکردن و فەرمووی: يا قوم إنما فتنتم به وإن ربكم الرحمن فاتبعوني وأطيعوا أمري. قالوا لن نبرح عليه عاكفين حتى يرجع إلينا موسى. أي قومي من ئێوە بەم گوێرەکە زێڕینە تووشی تاقیکردنەوەیەکی سەخت بوون و تیایدا دەرنەچوون. دڵنیابن کە پەروەردگارتان خوایەکی میهرەبانە، شوێنی بکەون و گوێڕاڵی فەرمانی من بن. لە وەڵامدا وتیان: هەرگیز وازی لێ ناهێنین و بە دەوریدا دین و دەیپەرستین هەتا موسا دەگەڕێتەوە لامان. و خەریک بوو پێغەمبەر هاڕون عەلەیهی سەلام لە ناو بەرن و بیکوژن. خوای پەروەردگار فەرموویەتی: ولما رجع موسى إلى قومه غضبان أسفا قال بئس ما خلفتموني من بعدي أعجلتم أمر ربكم وألقى الألواح وأخذ برأس أخيه يجره إليه قال ابن أم إن القوم استضعفوني وكادوا يقتلونني فلا تشمت بي الأعداء ولا تجعلني مع القوم الظالمين. واتە جا کاتێک موسا گەڕایەوە ناو هۆزەکەی بەڕق و تووڕەیەکی زۆرەوە،
موساوتی بە گوێرەکە پەرستەکان لە دوای من چ جێنشینێکی خراپ بوون؟ ئایا پەلەتان کرد لە فەرمانی پەروەردگارتان؟ موسا تەختەکانی تەوڕاتی فڕێدا و قژی سەری هاڕۆنی برای گرت و بەرەو خۆی ڕایکێشە. هاڕۆن وتی: ئەی کوڕی دایکم، بەڕاستی ئەم گەلە لاوازیان کردم، نزیک بوو بمکوژن، کەواتە دوژمنانم پێ دڵخۆش مەکە و لەگەڵ هۆزی ستەمکاراندا داممەنێ. پێغەمبەر موسا عەلەیهی سەلام وازی لە هاڕۆن هێنا، پاشان ڕووی کردە سامری و وتی: قال فما خەطبوکە یا سامیری؟ واتە موسا وتی: ئەی سامیری، تو ئەم کارە ترسناکە چی بوو کردت؟ سامیری وتی: قال بصرت بما لم يبصروا به فقبضت قبضة من أثر الرسول فنبذتها وكذلك سولت لي نفسي. واتە ئەوەی من بینیم ئەوان نیان بینی، من مشتێکم لە شوێن پێی ئەسپەکەی جوبرائیل هەڵگرت و فرەمدا ناو پەیکەرەکەوە، بەو شێوەیە نەفسی بەدکارم ئەو کارەی پێکردم. خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەر موسا کرد عەلەیهی سەلام سامری لەناو قەومەکەی دەربکات و فەرمانی بە بەنی ئیسرائیلیەکان کرد تێکەڵی لەگەڵ سامری نەکەن و قسەی لەگەڵ نەکەن. سامری بەتەنیا لە چۆڵەوانی لەگەڵ گیان لەبەران دەژیا و هیچ کەسێک لێی نزیک نەدەبووەوە. پاشان پێغەمبەر موسا عەلەیهی سەلام گوێرەکەکەی سووتاند و خۆڵە مێشەکەشی خستە ناو دەریا. خوای پەروەردگار فەرموویەتی: قال فاذهب فإن لك في الحياة أن تقول لا مساس وإن لك موعدا لن تخلفه وانظر إلى إلهك الذي ظلت عليه عاكفا لنحرقنه ثم لننسفنه في اليم نسفا إنما إلهكم الله الذي لا إله إلا هو وسع كل شيء علما. واتە موسا بە سامیری وت: دەبڕۆ ئەوسا بێگومان تا ماوی لەم ژیانەدا هەر کەس لێت نزیک بووەوە دەبێ بڵێیت نزیکم مەبەرەوە، دەستم لێ مەدە، بێگومان بەڵێنێکیش هەیە لە ڕۆژی دواییدا هەرگیز ڕزگار نابێت لێی، و سەیری پەرستراوەکەشت بکە کە بەردەوام دەتپەرست، دڵنیابەت چاک دەیسووتێنین، پاشان بێگومان خۆڵەمێشەکەش پەرژ و بڵاو دەکەینەوە بە دەریادا بە پەرژ و بڵاوێکی وا کە دروشمیشی نەمێنێت. پەرستراوی ڕاستەقینەی ئێوە تەنها ئەڵڵایە کە هیچ پەرستراوێکی ڕاست نییە تەنها ئەو نەبێت. زانیاری ئەو هەموو شتێکی گرتووەتەوە.